بناوی خوای بەخشندەی میهرەبان سڵاوتان لێبێت بەڕێزان لەگەڵ بەڕێز دکتۆر محمود عوسمان سیاسەتمەدار تاوتوێی چەند پرسێکی گرنگ تایبەت بە بارودۆخی هەرێمی کوردستان پەیوەندیەکانی هەرێم و بەغدا و پڕۆژە یاسای نەوت و غاز و مەسەلەی نەوت و غاز و بودجە بینی هەرێم و بەغدا و ئایندەی کابینەکەی سوودانی دەکەین کە بەڕێزیان لە هەولێرەوە لەگەڵمانە کاکتۆر زۆر سوپاس بۆ ئامادەبوونتان ئەگەر سەرەتا لە بارودۆخی هەرێمی کوردستانەوە دەست پێ بکەین بڵێن ئێستا ناکۆکێکی قوڵ هەیە لە بینی پارتیویەتی لەسەر پرسە حیزبیەکان بەڕێز دەم ناکۆکیانە چۆن دەبینی کە لەسەر ئیدارەدانی داهاتە مەسەلەی ئەمنیە تێڕوانی جیاواز بۆ پەیوەندیەکان لەگەڵ هەرێم و بەغداد تێڕوانی جیاواز بۆ یەکگرتنەوەی هێزی پێشمەرگە پێشێکی سڵاو لە ئێوە و لە هەموو بینەران ئەو ناکۆکیە هەمیشە هەبووە بەڵام ئێستا زیاتر بووە تۆزێ و دیارە لەسەر کاروباری بەڕێوەبەرایەتی و پارە و شتی ترە یعنی مەسەلە ئاسان نییە بەڕاستی و داژنانیشن یعنی چارەی بکەن سەیرە یعنی چونکە ئەوان خۆتوان بەیەکەوە دانیشن هیچ مانعیان نییە بەڵام بۆ دانانیشن تێناگەم من یعنی کۆبوونەوەیان کرد هیچ نەبوو کۆبوونەوەکە چونکە ئەوەی لەوێ کۆبوونەوە بریار بەدەست نەبوون تۆ کە کۆبیتەوە بۆی کێشەوە کەڵەکە بۆ حەلیکەی دەبێ ئەوانە کۆبنەوەکە بریاریان بەدەستەوە توان قەرار بدەن ئیتر نازانم تەوانەوە شتێکە پەیوەندی بە خۆیانەوەیە تەفسیلاتەکەشی ناڵێن لەسەر چییە یعنی بەڕوونی شەرحیکان بزان چییە چی نییە چۆنە بە قەنەعەتی من لەم ڕووەوە بیانەوێ نیانەوێ ئەبێ بەیەکەوە دابنیشن و چارەی بکەن چونکە ئەمایە یەکێکیان نیوەی کوردستان ئەوی تر نیوەکەی کە ئیداراکە و دەوێت بەیەکەوە هاوکار مەگەریان وەک هەرێم بن حتا ئەگە بیانەوێت دوو کانتۆنیش بن یعنی دوو ناوچە بن بەڵام فێدرالی یعنی هەرێمێکی فێدرال بێ دیسان هەر یەکە ئیدارەی خۆی بێ بەڵام بێ بەیەکەوە بن یەک هەرێم بن یعنی ئەوە سویسرا تەماشاکە 22 کانتۆنە یەک وڵاتیشە و فیدرالی ئەوانە بۆ نمونە لەبەرەوە بەو شێوەیە نازانم بۆچی دانای تەفسیلات ئێمە نازانین چونکە تەفسیلات مەسەلەن کۆبنەوە لە کۆبوونەوە تەواو بێ پاشەوە دوو کەس دەرەچێ کۆنفرانسی ڕۆژنامەوانیەکەن دوو قساکەن و پێکەن و ئەڵێن باش بوو ئەنجامی و دیسان کۆبینەوە پاشایتر کۆبوونەوەکە نامێنێ کۆ نابنەوە جارێ کە تێناگەی چۆنە چۆن نییە لەبەرەوە من ناتوانم زۆر باسی بکەم چکە تێنەگەیشتوم نازانم چییە بەیان دەرنەچووە مەسەن کۆبنەوە پاش کۆبنەوە کە بەیانێ دەرچێ خاڵەکان چیان باس کردووە لەسەر چی ڕێکەن سەرچی ناڕێکن دەرناچێت لەبەرەوە تێناگەین چی بۆ چی نەبووە ئەمە شتێکی جێداخە بەڕاستی چونکە تاسیل لە کێشەی کوردەکات چونکە ئەو دوو حیزبە بیانەوێنیانوێ لێپرسراون لەو کێشەیە و دەبێت بەو شێوەیە ڕەفتار بکەن یەکگرتنیەکیان هەبێ بەلای کەمەوە وەکە لێرە یەکگرت و هاوکار نەبن لە بەغا هەریەکە بەجێ ئاچێ بۆ تورکیا بەجێ ئاچن بۆ ئێران بەجێ ئاچن بۆ ئەمریکا بەجێ ئاچن معنایەوەیە جیهەتی مقابلیش کە ئەچی قسەی لەگەڵەکەی وەک میلەتێک تەماشات ناکە هەر حیزبە بەجێ لاوازە دەکا قورسایی کەمەکە و ناتوانانی کێشەکانت چارەسەر بکەیت ئەمە کێشەیە کە بەڕاستی بەرۆکی کوردی گرتووە و ئەبێت چارەی بۆ بدۆزێتەوە و بێگومانەگەر کوردەکان خۆیان چارەی نەکەن چاوەڕوانیەوە نەکەن دەوڵەتان بێن بکەونە بینیان وەکو کۆن و بۆیان چارە بکەن لە دوورەوە پیانەڵێن یوئێنە دەوڵەتانە ئەمە بکەن ئەو بکەن کۆ ببنەوە ڕێ بکەون ئینتیخابات بکەن هەرەوە نیان پێڵێن لەوە زیاتر خۆیان پێوە مەشغوڵ ناکەن چکە لە دنیا کێشە زۆر بووە ئەو ئەهەمیەتە بە کێشەی ئێمە نادرێسە وەکو کۆن نەدرایان بەڵێ
بەس کاکتۆر چۆن بزانین کامیان لەسەر حەقن چ کار لایەن یەکتری تۆمەتبار دەکەن یاخود هیچیان لەسەر حەق نین یانێ بۆنم لە بارەی پۆستەکانەوە ئیدارەدانی حکوومەت داهاتەکانەوە مەلەفی ئەمنی کێ دەبێەوە یەکلا بکاتەوە ئەو پرسە وەڵا بەلای منەوە هەردوو لە خاڵیان هەیە ینی هەرێکە خاڵی هەیە بەعزێکی ئەم حەقا بەعزی ناتوانانی بڵێ هەمووی ئەمە و ئەم لەسەر حەقە و لەسەر حەق نییە طبیعی خاڵ هەیە لە بینیان خاڵەکان بۆ بیر و بۆچووی جیاوازیان هەیە ئەو بیر و بۆچوونانە ئەم بیر و بۆچوونێکی و بیر و بۆچوونێکیە مەسەرەکە ئەوەیە لەبەرەوە بەڕێی من دوو شتی ئەساسی ممکنە ئەوە چارەسەر بکە یەکەمیان ئەوەیە سیستەمێکی لامەرکەزی هەبێ یعنی لە هەرێمی کوردستان لەسەر بناغی لامەرکەزی معاملە لەگەڵ ناوچەکان بکەن ئەوە گرنگە طبعاً لامەرکەزێکی ئیداری نەک لامەرکەزی سیاسی طبعاً و لە عینی وەختیشە سیستەمێک دابنێن کە داهات و ئەو کێشانەی کە هەیە لەسەر پارە ئەوانە چارەی بکەن وەکە بریاریشیاندا بریارەکان جێبەجێ بکرێ ئەو حکوومەتەش بە یەکەوەن خۆ یەک حکوومەتن هەموو وزارەتەکانیشە دەوامەکەن بەڵام لە ئیجتیماعاتی مەجلیس وزەرا هەموو حازر نابن ئەمانە ئەتوانن چارەی بۆ بدۆزن و ئێمە دوو کێشەی گەورەمان هەیە کە ئەم کێشانە هۆکارن کە ئەم کێشانە چارەسەر نابن و هەمیشە کۆبنەوە یەکەمیانەوەیە دەستوورمان نییە هەرێمی کوردستان لە 2005 ئێمە کە لە بەغا بەشدار بوون لە نووسینی دەستووری عێراقی بریاری ئەساسیمان ئەوە بوو زۆر هەوڵماندا تا قەرار درا کە هەرێم دەستووری هەبێ بەڵام فەرمەوە 20 ساڵە نەیانتوانی ئەو دەستوورە بنووسن خەتای خۆیان بە کورد خەتای خۆیەتی ناتوانێت دەستوور بنووسێ خەتای کەس نییە نەیانتوانی و بنووسن لەبەرەوە دەستوورەکەمان نییە کە بڵێ حەکەم بێ لە بینیان بزانێ ئەم خەتای ئەمەیە خەتای ئەوە ئەمە یەک دووەمین پەرلەمانیشمان پەرلەمان شتێکی لاوەکیە لە کوردستان ئەوانەی کە لە پەرلەمان ئەندامن لەگەڵ ڕێزم بۆ هەمویان هیچیان بریار بەدەست نین هیچیان قیادەی حیزبەکان نین هەتا مەکتەب سیاسیش نین لەبەرەوە بریار پەرلەمان باسی بکە ئیشی خۆی بکە بریار بدا ناتوانێت بێتە هۆکارێ بۆ حەلی کێشەکان چکە حیزبەکان مهمترن لە پەرلەمان لەبەرەوە پەرلەمانیش دەوری نیە بەرەوە نە دەستوورمان هەیە نە پەرلەمان ئەوەیە کە بتوانێت کێشەکان چارەسەر بکە چونکە حیزبەکان گەورەترن لەمان لەبەرەوە کێشەکە ماوەتەوە و بەو شێوەیە طبعاً کە تەئسیری لە کێشەی کورد کردووە تەئسیری لە قورسایی کورد کردووە لە بەغا تەئسیری لەوە کردووە کەوە چۆن ڕەفتار لەگەڵ دەرەوە ئەکرێ ئەمە شتێکە ناوێ بەردەوام بێ یانێکە بەردەوام بێ بەڕاستی زۆر زێرەکەین بەڵێ باشە کاکتۆر بەس وەکو بەرەز وتە دەبێ وەفدی بڕیاربەرست کۆ بێتەوە ئەو وەفدە بڕیاربەرستە کێیە کە دەبێت کۆ بێتەوە بۆی ئەم پرسانە یەکلا بکرێتەوە یاخودەوەی کە بەڕێز دەڵێ ئێستا وڵاتانی دەرەکی وەکو پێشتر فشار ناکەن کە بۆی کە کۆبوونەوە بکەن بریار بەدەست معلومە چێە خۆ لە حیزبەکانە چێ مەسئولە مەسئولی یەکەم هەیە دووەمەوانەوە ئەو پێویست ناکات لە من پرسی معلومە عالەمە زانێ بریار بەدەست چێە دووەمین مەقسەدی من چییە لە وڵاتانی دەرەوە وڵاتانی دەرەوە کێشەیان زۆرە شەڕی رووسیا هەیە مەسەلەی ئەم بوومە لەرزەی ئێستا هەیە مەسائلی تر هەیە لە کێشەی بینی ڕووس و سین و ئەمریکا ئەمانە شتی ئەوەنە گەورە هەیە ئێستا پێش کێشە پیا بووە ئەم دەوڵەتانە مەژغوڵی ئەوەن حتا عێراق ئێستا ئەو ئیحتیمامەی جارانی نییە وەکو کۆن جاران مەسەندید لە کوردستان ناکۆچی هەبوو ئەمریکا تەدەخولیە کرد دەوڵەتی ترهادوی ئێستا ئەوە نەماوە ئەو ئیحتیمامە نییە چونکە کێشەی تر زۆر هەیە و زۆری هەوڵیان داوە خەڵق بێتاقەت بووە لە وەزعی ئێمە بەڕاستی لەبەرەوە بەڕێی من بمانەوێ نەمانەوێ لە کوردستانە بێ خۆمان هەوڵی چارەی کێشەکان بدەین و لەگەڵ بەغاش هەرە بێ ئێرە و بەغا خۆیان هەوڵدەن
يعني هەموو دنیا پێ دەڵێ تۆ کێشە لە بەغایە و تۆ بەشێکی لە عێراق لەبەرەوە بێ حکوومەتی بەغا حکوومەتی ئێمە بینی خۆیان چارەسەری بکەن پەرلەمان لەوێ و پەرلەمان لێرە و هەر خۆمان چارەسەری بکەین ئەگەر نەیکەی دەوڵەتانی دەرەوە نایەن بۆ ئێمە چارەسەر بکەن ممکنە احتیمامێ بدەن UN ممکنە احتیمامێ بدا UN حتا لە بەعزێ لە کۆبوونەوەکان بەشدار بۆ UN نوێنەریان هەوڵی داوە بۆ چارەسەر بەڵام هەرەوەندەیە هەوڵەکەی چونکە UN ئەتوانێت بەس وەکو عامل مساعدێ بێ و هەوڵەدا دەورێکی هونەری هەبێ نەک دەورێکی سیاسی ئۆساسی لەوە زیاتر ناتوانێت تەدەخل بکە لە ئیشەکان لەبەرەوەی کێشەکان بەو شەکڵەیە کە من ئەڵێم هینیان نییە و دەبێت لە حیزبەکانیش ئەوانەی کە ئەتوان بریار بدەن ئەوانەی کاریان بەدەسە لە مستەوایەک بکەن و کۆ ببنەوە کۆبوونەوە ئەوە نییە تۆ یەک جاردانیشی و دوو سەعات قسە بکەی و نان بخۆیت و بڕۆیت ئەوە پێی ناڵێن کۆبوونەوە من مەقسەدم لە کۆبوونەوە زنجیرەیە لە کۆبوونەوە 10 جار 20 جار بە جەلسە بکەن یەک لەسەر یەک خاڵ بە خاڵ تەماشایکەن ئەگەر پیان نەکرێ حەلیکەن پیان ناکرێ ئەعلانی کەم بڵێ پێمان ناکرێت بەم شەکڵان نابێ ئەمە ئێستا زۆر هەڵەیە زۆر زەرەربەخشە باشە کاکتۆر بۆ هەڵبژاردننی داهاتوی پەرلەمانی کوردستان بۆەوەش فشاری نێودوڵەتی نییە بۆ هەڵبژاردنەکە بەڵێ باسیەکان خۆ عەلە نییە ئەمریکی نوێنەری هات مەکۆڵ داوای کرد انتخابات لە وەختی خۆیان بکەن ئەگەر لە وەختی خۆشیان نایکەن ناتوانن موعدێکی تر دابنێن مەسەن ئەوە وتیان ئێمە 6 11 بە انتخابات بکرێ ناتوانی 6 11 کە زۆر باشە بڵێ مەسەلەن 1 2 3 موعدێکی تریش دانێ 6 مانگ 4 مانگ 3 مانگ دوای خە چونکە نەکردنی هەڵبژاردن لە کاتی خۆی دەستوری نییە نابێ ئەوە دوا بەخرێ هەڵبژاردن پەرلەمان نابێ خۆی درێژ کاتەوە لە قانون و لە سیاست وانەیە قەی ناکە هۆکارەکەی معلومە نەیانتوانی وەڕێکەون بەڵام خۆ ئەبێ مەوعیدێکی تر دابنێن ئێستا ئەو درێژی کردوتەوە و ناشڵێ کەیە بێ ئەوەش نابێت تەوان لەبەرەوە دەوڵەتان داوایان لێ کردوون ومەی متحیدە چەند جار داوای کردووە و ئیلحاحیشی لێ کردوون مەجلیسی ئەمن باسی کێشەی عێراقی کردووە قەرایی داواڵێ بێ هەڵبژاردن بکەن خۆ لەوە زیاتر خەڵق چی بکە یعنی ئەمەیەتۆ سەرخۆت کە بیکە یانێکی باشە بەس کاکتۆر لە کابینەکانی پێشتر ئەو لێکترازانە هەبووە بۆنەوە لە بینی سەرۆکی حکوومەت و جێگرەکەی کەم لەم کابینێ ڕوویداوە کارەکەی چێگەشتۆتە ئەم بڵێن ئەم لێکترازانە ماوەی ڕابردوو هەبووە نازانم بەڵام وابزانم کەمتر بووە یان نەبووە بەوشڵە بەس ئێستا دیارە بەعزەی کێشە هەیە کە بەیەکەوە ناتوان دابنیشن و چارەی بکەن دەبێ چی بێت کێشەکان زۆریش تێی ناگەیت چێژکە باسی ناکەن ینی بەڕوونی شەرحی بکەین مەسەن دانیشتن ئەم جارە پێش 2 هەفتە چی بوو باسییان کرد نەمانزانی قەراریاندا نەدا نەمانزانی هەر ئەوەنەیە دەرچووتیان کۆبوونەی تریژەکەین و هیچی تر ئەوە چۆنە بێشتووە یعنی خەڵقەکە دەبێت شەفافیەتی شەبێ ئەو شتانە ڕوون بن ئەو بەڕێی من حکوومەتەکەش بە یەکەوە دابنیشن و بۆ دانانیش مەسە ئێسا وەزیرەکانی یەکێتی ناچن بۆ کۆبوونەوەی حکوومەت بەڵام وزارەتەکانی خۆیان بەڕێوە بن بۆ ناچن بۆ کۆبوونەوەکان ئەبێ مەسەن سەرۆکی حکوومەت لەگەڵ نائیبەکەی دابنیشن باسی بکەن بۆ ناچن هۆکاری چییە قابلی حەلە قابلی حەل نییە ئەمانە هەمووی بەڵام ئێهمال کراوە کەس ئیحتیمامی پێ نادا بەداخەوەیان بەڵێ سەبارەت بە پەیوەندیەکان لەگەڵ بەغداد بەڕێستان ئەزمونێکی زۆرتان هەیە هەم لە سەردەمی بڵین شاخ کە ئەندامی وەفدیان وستانکار بووی هەم لە دوای ڕوخانی باز لە بەغداد بوون سەرنجت چی لەسەر پێکاتەیە وەفدانەی کە دەڕۆن بۆ بەغداد ئێستا هەم بە جیاوازی دەڕۆن وەرە سەر بڵین پێکاتەیە وەفدانەی کە دەڕۆن بۆ بەغداد ئایا خەڵکی پسپۆڕ و شارەزان لەسەر بەهی بەغا ئەوەنەی من بزانم ئەمە لەگەڵ
بەغا ڕێکەوتنیان کردووە پێشەوەی حکوومەتی سوودانی دروست بێ و لەسەر هەموو خاڵەکان ئەوکو خۆیان ئەڵێن ڕێکەوتوین مدەتیشیان داناوە مەسەلەن 140 ئەڵێ لە فڵان وەختا جێبەجێ بکرێ ئەوت و غاز پێشمەرگە هەمووی تایە بڵان وەکو خۆیان ئەڵێن و طبعا وەلەو ئەوەش دیسان بڵاو نەبووتەوە وەکو شتێکی نەهێنیە لە بینی خۆیان بە هەر حاڵ مهم بۆی حکوومەتەکە پێک بێ وا بووە بەڵام طبعا لە پاشە کێشەی تێکەوتو مەسەن قەراری محکەمەی باڵا کێشەیەەکە قەرارەتی تر هەیە جێبەجێکردنەکە تۆزێ دواکەوتووە یەکەم بووە مەسەلەی بوجە کێشەی لەسەرە تەنها کێشە لەگەڵ کورد نییە بینی خۆشیانە کێشە هەیە لە بەغاتەوان لەو ڕۆوە ئەوەش کێشەیە کە چەند جارێک ئێستا ئەچن وێن و باسیەکەن تا ئێستا حەل نەبوو ئەوەیان ئەمانە هەن بەڵام دیسان لەگەڵ بەغاژوکم منوتم ئەوەڵەن ئەبێ گرت و بەیەکەوە بچنە بەغا نابێ حیزبێ بچێ و حیزبێن چێ شیوا معقول نییە ئەگەر قەزەیەکە یەک قەزەیە قەزەی کووردە لێ بەیەکەوە خەریکی بن هەموو حیزبەکان نەک تەنها یەکێتی و پارتی ئەگەر هەر حیزبەش قەزەی خۆی هەیە خۆی ئەلانی کەن بڵێ هەر حیزبەیە خۆی هەیە هەر یەکە بابەجیا بچێ بۆ خۆی هەوڵ بدا چونکە ئەمانە بێ ڕوون بکرێنەوە لە عینی وەختا من ڕێی من ئەو شاندانەی کە ئەچنە بەغا بە ڕێی منە بێ مستەوایان باڵاتر بێ دەبێ ئەوانە بچن کە بریاریان بەدەست ئەتوان بریار بدەن دەوریان زیاتر ئەهەمیەتیان زیاتر لە کۆنەوە ناسراون لەگەڵ لایەنەکانی عێراقی بەیەکەوە جدی بن نەکرد بچن لەگەڵ حکوومەت لەگەڵ سوودانی بچن لەگەڵ پەرلەمان کوتلەکانی ناو پەرلەمان کە ئەوانە مهمن چونکە سوودانی قەراریش بدا ئەگەر پەرلەمان موافق نەبێ ناڕاتە پسەر عینی وەک کازمیە طبیعی لەبەرەوە بەڕێی من حەقا ئەو شتانە بە شێوەیەکی تر بێت تۆش ئیحتیمامی زیاتر پێ بدرێ و مێدەوارم یعنی ئەگەر لێرە کێشەکانی خۆیان حەلکەن و بەیەکەوە بچنە بەغا هەردوو حیزبەکە و حیزبەکانی تریش دڵنیام قورساییەکیانە بێ و ئەهەمیەتیە بێ و دەوریشیە بێ لەوەی کێشەکانیان زیاتر چارەسەر بکرێت باشە بەس کاکتۆر وەکو پێشبینی خۆت پێ دوایە کە لە کابینەی سوودانی 6 مانگ بۆ یاسای پرۆژە یاسای نۆتۆغاز دانراوە دەربکرێ بتوانن دەری بکەن چونکە لە سەردەمی بەڕێزشان و کاتێک کە لە بەغدا بوون بڵێن 2007ەوە ڕەژنووسە بوو 2011 ڕەژنووسی پرۆژە یاسای نۆتۆغازە بوو پێ دوای ئەم جارە توانن ئەوان 6 مانگیان بۆ دانەوە لە کابینەکە لە کارنامەکەی بتوانن جێبەجێ بکرێ لە پەرلەمان پەسەند بکرێ من ئومێدەوارم بەڵام نازانم ئەبێ یان نابێ چونکە پەرلەمان ڕێیەکی هەیە کوتلە شیعەکان ڕێیان هەیە کوردیش مەتالیبی خۆی هەیە حەقی شێتی طبعاً سوننا ڕێی خۆی هەیە ئەوەنی من بیستە بێتم لە ئەوساتی عێراقیەوە بیستومە لە کوردەوە ناچکە کوردی ئەلانیان نەکردووە چی کراوە چی نەکراوە بیستومەکەوە دانیشتن و شت کە کراوە لابەلا باس کراوە هیچ باسکردنێکی جدی نەکراوە تا ئێستا تا بزانی چۆتە پێش نەچۆتە پێش 6 مانگیەوێ کەمتریەوێ زیاتریەوێ چونکە بیر و بۆچوونی زۆر جیاواز هەیە طبعاً لەسەر ئەو مۆزوعە بۆ نمونە نەوتۆغاز لەوێ محکەمەی باڵا بریارەدا لەوێ هەمووی بگەڕێتەوە بۆ بەغا حیزبەکانی ئەوێژ ئەڵێن هەمویان ئەڵێن قەراری محکەمەی باڵا خەمەی مناقەشە نییە هەمووی بە جێبجێ بکرێ ئێمە ڕێئیمان جیاوازە ئەڵێن ئەو قەرارە قەرارێکی سیاسیە و بەو شێوەیە لەبەرەوە نازانی ئەم عام فاکتۆرانە هەموو دەوریان هەیە لەبەرەوە تا ئێستا نازانی چەند چوونەتە پێش لەوە نەچوونەتە پێش ئایا جێبەجێ ئەوێ قەرارەتی محکەمەکە یان نا و لە عینی وەختیشە بوجەش عینی شت مەسەلەن 200 ملیار نێراوە ئەڵێەوە دەستوری نییە نابێ مەسەن سوودانی بینێنێ کازمی دەستوری نەبوو هەناردۆتی ئەمانە هەمووی هەیە هی پێشمەرگە تا ئێستا نازانم تا چه حدێ هیچ بریار دراوە لە بەغایان نا شایستەی داراییەکانیان بدەنێیان نا و هەتا مەسەلەی بەعزێ شت هەیە مەسەن پارەی گەنمی جوتیاران جوتیارە گەنمە فرۆشیە پارەکەی بدەرێ ئەمەشیان کردۆ بە منەت و بە خاڵێکی مهم و بڵاویەکەنەوە و پارەی جوتیاران دێ ئەوانە کە ئەنەهۆ ئەمە
خاڵێکی سیاسی زۆر مهمە و پارەی خۆیەتی کابرا پێی فرۆشتی بیدەرێ و علاقەی جێبە علاقەی ئێرە و بەغاوەیان شتەکان شتی بچووک گەورە ئەکەن شتی گەورەش لەبیر خۆیانە بنەوە چونکە حکوومەتی بەغا نە سوودانی و نە پێش ئەو نەپاشی بڕوایان بە فیدرالی نییە بڕوایان بەوە نییە کە عێراقی فدرالی بێ دایانەوە عێراقیشی مرکزی هەبێ معاملەی کوردی ژەکەن وەکو محافظەیەکی گەورە پارێزگایکی گەورە بەو شێوەیە وە کوردیش یەکگرتوو نییە ئەوە مەمنونن کە کورد یەکگرتوو نییە بە شێوەیەکی لاوااستر معاملی لەگەڵەکەن لەبەرەوە بەڕێی من زۆر کەم و کوڕی هەیە ناشزانین بەڕاستی پێشکەوتن چەند بووە چەندی ماوە چەند چۆنە چونکە شت بەڵاو ناکرێت شەفافیت وەکو پێویستە نییە لەبەرەوە زۆر ناتوانم ڕێی لەسەرەوە بدەم بڵێم ئاوایە ئاوانیە بەڵێ بەڵێ ئەی دەربارەی بڵێن مادەی 140 کە لە کارنامەکەش تەشکیلکردنەوەی لیژنەکە مانگێکی بۆ دانراوە بەڵام ئێستا سێ مانگ و نیو تێپەڕیەوە بەسەر کابینەکەی سوودانی سەرۆکی لیژنەکە دیاری نەکراوە بڵێن ئێستا بودجە پەسەند نەکراوە بودجەی بۆ دابین کرێ دووبارە بەرەو پێش چوون پێت وایە دەبێت لەم کابینە یاخۆکە و کابینەکانی ڕابردوو لە کارنامەکە باز دەکرێت و بەرەو پێش چوون نابێت وڵای خۆی جێبەجێکردنی مادەی 140 ئێرادەی سیاسی هەبێ بە لوژنە حەل نابێ بە میزانیەش حەل نابێ ئێرادەی سیاسی ئەگەر بریار لای حکوومەتی سوودانی و لای پەرلەمانی عێراق هەبێ کە جێبەجێ بکرێت زۆر ئاسان جێبەجێکرێت ئەگەر بریار نەبێ لایەن بڕوایان پێی نەبێنی ممکنە پارەشی بۆ تەخسیسکە لوژنەشی بۆ دروستکە بەڵام ناشیکە خۆ چەند ساڵە کۆنیش لوژنە دروستکراوە پارێ بۆ تەخسیس کراوە ساڵانە بەڵام کوا هیچی جێبەجێ نەکراوە لەبەرەوە پێویستی بە ئێرادەی سیاسی هەیە بریاری سیاسی کە تۆ هەت بێ قەناعەتە پێ هەبێ زوو جێبەجێ هەبێ لەبەرەوە بە لای منەوە تا ئێستا ڕوون نییە من بڕوا ناکەم ئەوان قەناعەتیان وابێ 140 جێبەجێ بکەن هەموو حکوومەتەکانی کە ئێستا ئێمە دیومانە هەمویان وتویانە جێبەجێەکەین بەڵام هیچیشیان هەنگاوێ نەچوونەتە پێش ئەمە مۆزوعێکە ماوەتەوە نازانم لەو ئیتیفاقی بینی خۆیان چیان نووسیوە بەڵام من زۆر گەژبین نیم بە جێبەجێکردنی مادەی 140 باشە کاوتۆر لەبارەی مادە بڵێن ناوچە دابڕێنراوەکان کە بەرز کاتی خۆش لە 1970 ئەندامی وەفدی ئەمسانکاری کوردستان بووی هیچ بەرە پێش چوونێکی ئەو تۆ نەبووە سەبارەت بە سنوورەکەی لەو کاتەشەوە کە وتوێژەکان هەبوون ئاخر سنوورەکەی مەسەلە 140 جێبەجێکردنی 140 سنوور دیاریەکە ئەو ناوچانە دیاریەکە کاچنە سەر هەرێمی کوردستان و ئەو وەختە سنوورەکە دیاریەکرێ یعنی مەسەلەی 140 و سنوور یەکن لەبەرەوە تا ئێستا ڕوون تا مادە 140 یعنی بڕگەی 140 جێبەجێ نەبێ سنوور دیاری ناکرێ بێگومان بەڵێ مەوەسمە و کاتەش هەر ئەو داواکاری هەبوو بۆ دیاریکردنی ئەو سنوورە ئێستاش هەمان شت ماوەتەوە بەڵێ هەمان شت ماوەتەوە لە هەفتا هەبوو پاش هەفتا هەبوو پێش هەفتا هەبوو دائیما یەکێک لە کێشەکانی ئێمە سنوور بووە زۆر جار حکوومەتەکان حتا زمانی سەدام حوسێنیش یعنی مانیعیان نەبووە قانونی و حکومی ذاتی دەرکەن و ئەو قانونە مناقەشەی لەسەر بێ ئێمە شتێکمان و تۆوان شتێ ممکن بوو بتوانین لە بەعزێ خاڵا بگەیتە یەک بەڵام سنوور مشکلە بووە مەسەن منی بیرمێتەوە ساڵی 1970 ئێمە کە تێک شوینەوە شەڕ دروست بووە حکوومەت بە ئێمەی وتی ئەمە ئێمە ئەم قانونمان دەرکردو بۆ حکومی ذاتی ئەگەر ئێوە پەسەندی بکەن و حتا ئەگە بتان هەندێک گۆڕانکاری تیا بێ حدودەکە لە پاشا باسیەکەین یعنی پاژەوە ئێمە تەبعاً نەمانتوانیەوە قوبوڵ بکەین چونکە حدودەکە لە ئێمە سنوورەکە مهمە مهم ئەوە نییە قانونەکە قانون هەموو وەختێ ئەتوانی بیهێنی و بیگۆڕی بەڵام سنوورەکە لەکوێیە ئەو حکومی ذاتیە لەکوێ هەیە وطبعا لەوە هەمیشە ناکۆچیمان هەبووە کەرکووک و خانەقین و سنجار و مەناتقی کە ئەوان هیچ حکوومەتێ لە بەغا بەڕێی من موافق نەبوون کە ئەوانە بخێن ساحەری من کوردستان ئەمریکاش موافق نەبووە ئینگلیزیش موافق نەبووە تورک زەدە
ئێران زددا هێز عەربیەکە دەوڵەت عەربیەکان موافق نین شتێکی زۆر زەحمەتە تەبان لەبەرەوە بەڕێی من ئێستاش ڕەنگە هەروە بێ بیرروبۆچوونیان وەی گوێم لێ نەبووە هیچ تەسریحێ لەو بارەیە و بدرێ بە شێوەیە کە مۆساڵحی کورد بێ بەڵام ئەگەر بریانیان داوە جێبەجێ بکرێ لوژنە بەمانیە دروستکرێ کوا لوژنەکە بوجە تا ئێستا جێبەجێ نەکراوە نازانی چەند دائانێن بۆ یان نا هەر شتەکە دواکەوێ بەڕاستی لەبەرەوە زۆر لەوە ناچێ جدیەت و بریاری جددی هەبێ لە ڕووی سیاسیەوە بۆ جێبەجێکردنی مەسەلەی پێشمەرگەش نابینین گۆڕانکاریە نەبووە لەوەی شایستە دارایەکان بدێتێ بە ئەتیبار بەشێکن لە هێزی پارێزگاری عێراق و مەسەلەی نەوت و غازیژەوە تا ئێستا گوێم لێ نەبووە شتێکی جددی بێ پرۆژەیە بخرێتە پەرلەمان پرۆژەکە بکەونە مناقەشە لەسەری بۆی قانونێ دەرچێ یاسایەک دەرچێت تەبعاً و تا یاساکە دەرەچێ چی ئەبێ ئەوڵێ ئەبێ هەموو واریداتی نەوت و غازی خۆت بۆم بنێری هەرێمیش موافق نییە لەسەرەوە ئەو ئەڵێ قەراری محکمەی باڵا قابلی مناقەشە نییە بێ جێبەجێ بکرێ هەرێمیش بالمقابل ئەڵێ نەخێر ئێمە ناتوانین جێبەجێکەین چونکە قەرارەکە سیاسیە و ئەم محکمەی باڵای ئەو محکمەیە نییە کە بڵێ محکمە دەستوریەکەیە چونکە ئەم محکمەیە وەختی خۆی بریار بوو لە پەرلەمان چەند ساڵێ مناقەشە کرا بۆی محکمەیەکی دەستوری دروست بێ خەڵقی یاساناسی تیابێ فقەهای تیابێ ئەو زۆر بریای لەسەردرا نەیانتوانێت سێر ڕێ بکەون چونکە ئەکسەریەتی دوو تەقسیم سێ زەحمەت بوو گەڕانەوە سەر زمانی برێمەر ئەم محکمەی کە ئێستا هەیە زمانی برێمەرە لەسەر ئەوە سێ ئێمەی کورد موافق نین لەسەری مەسەلەن هەر لە ئەساسە ئەگەر چی کورد خۆشی دەنگی بۆ داوە لە پەرلەمان ئەویش کە سەیرە لای من پاشەوە ناو محکەمەکە دوو حاکم هەیە یەکی لە یەکێتی دانەوەیکی پارتی نازەوانە لە چۆن دەنگیان هەیە ماون نەماون نە ئیستیقالە ئەکەن نە قسە ئەکەن نە ئەتراز ئەگرن ئەوەش هەمووی کەم و کوڕی خۆمانە کاکە باڵێ کاکتۆر بەڕێز لە نووسینەوەی دەستوریش بەشدار بوێر لەم کابینێش باسی ئەنجومەنی ئیتیحاد ئەنجومەنی فیدراڵی دەکرێت کە لەو کاتەوە پێک نهاتووە کاتی خۆی کە دانرا ئایا ئەمە پێشنیازی ئێوە بۆ کولایەنە کوردیەکان یاخود پێشنیازی خەڵکی تر بوو کە ئەم ئەنجومەنە دروست بکرێت کە تا ئێستا بڵێن دروست نەکراوە نا ئێمە کاتی خۆی زۆر تەیدی ئەوەمان کرد کە ئەو ئەنجومەنە دروست کرێ و هەر لە ئەساسە ئەو ئەنجومەنە وەکو پەرلەمانە یعنی ڕەدیفی ینی بەیەکەوە وەکو پەرلەمان وایە وەکو لە زۆر وڵاتیشەوە هەیە دوو ئەنجومەن هەیە لەبارەوە دەبوو هەر لەگەڵ لە دەستورە خۆی دروست بکرێ وەکو پەرلەمان لە کاتی پەرلەمان کە نەشکرا دەبوو لە پاشا زۆر دروست کرێ و 20 ساڵە هەرێڵێن و دروستەکرێ و مناقەشەی زۆر کراوە لە پەرلەمان کە ئێمە لە پەرلەمان بووین بەس جیاوازی لەسەر ڕێی هەیە چۆن دەنگ بدا فەقیهی تیا بێ یان نەبێت دەوریان چییە بێ پاشەوە ئەو ئەنجومەنە بریارەکانی بە چەندە بێ دوو تەقسیم سێ زیاترە کەمترە و لە عینی وەختیشا بریارەکان لەسەر چی ئەدا چۆنە بێ ئەمانە هەمووی هینن باس کراوە نەگەیشتوە نەتیجە لەبەرەوە ئەنجومەنەکە بە ڕێی من دەبێت زووترین کات دروستکی ئێمە تەیدیەکەین زۆر چونکە بۆچی ئێمە مەسەلەن سەرک کۆمارمان هەبوو سەرک کۆمار لە بیدایەتە حەقی ئەوەی هەبوو قانون ڕەت کاتەوە ئێستا حەقی نەماوە سەرک کۆمار هیچ ناتوان هیچ بکە قانونیە ئەگەر ئیمزای کە ئیمزای نەکات لە 15 ڕۆژ ئابێ بە قانون هیچ نەبێ ئەو محکەمەی فیدراالیە ئەگەر دروست بێ یعنی مەقسەدم ئەو ئەنجومەنە ئەوە ئەبێ هیچ نەبێ خاڵێکی تیا بێ کە ئێمە لە ناوچەی خۆمان کە قانونێ دەرسی عەلاقەی بە کوردستانەوە بتوانین ڕەتی کەینەوە ئەوەی تایە ئێمە داوامان کردووان موافق نەبوون لەسەری لەبەرەوە ناوەڕۆکەکەی موافق نەبوون نەمانتوانی بگەین نەتیجەیە ئێستا زۆر گرنگە ئەو محکەمەی ئەو ئەنجومەنی فیدراالیە دروست بێ لەگەڵ پەرلەمان بەیەکەوە بن بۆی ئەنجومەنی فیدراالی ببێتە هۆکارێ بۆی ئەو قانون و ئەو یاسایانەی کە عەلاقەی بە مەنتیقەکەیەوە هەیە خەڵقی ئەو مەنتیقەی بتوان ڕەتیکەنەوە ئەگەر دژی بەرژەوەندی خۆیان بێ لەبەرەوە نەکراوە ئەوەش کەم و کوڕێکی زۆر گەورەیە بەڵێ کاکتۆر سەبارەت بە ئەمریکیەکان و وڵاتانی تر ئێستا پشگیری هەرێم دەکەن لە بەرامبەر بەغداد
پێشتریژەم پشگیری هەبووە وەکو پشگیری هەرێم چونکە دوێنێ بەڵێن دوای کۆبوونەوەی وەزارەتی بڵێن وەفدی عێراق و ئەمریکا باز لەوە کرابوو کە هانی هەرێم دەدەن بۆ ڕێکەوتن لەگەڵ بەغدا و پێشوازی لێ دەکەن پشگیری هەرێم دەکەن لە بەرامبەر بەغدا؟ نەخێر ئەمریکا قەت پشگیری هەرێمی نەکردو بەرامبەر بەغا لە هیچ زەمانێکە يعني حتى لبداية دروستکردنی حکوومەتی عێراق کە سەدام ڕووخا کە کورد چەند قورسایی هەبوو لە بەغا و گرنگ بوو مام جەلال لێ بوو کاک مەسعود لێ بوو ئێمە هەموومان لێ بووین یعنی قورسایکی باشی و یەکگرتوو بوو کورد هاوپەیمانی کوردستانی هەبوو ئەو وەختەش هەر لەگەڵ بەغا بوون ئەمریکیەکان ئێستاش هەر لەگەڵ بەغان چونکە ئەوان هەڵێن عێراق یەک وڵاتە و ئەو وڵاتە پایتەختەکەی لە بەغایە و ئێمە تەعامل لەگەڵ بەغاکەین لەگەڵ پایتەختەکە لەگەڵ ئەنقەرەکە لەگەڵ تارانەکە هەد وەختێ تەعاملیان لەگەڵ کورد نەکردو بەڕێک و پێشی هیچ وەختێکیش بەلای کوردادان نشکانەوە دائیمە بەلای بەغا دانشکانەوە کە بەغا دژیان بووە شەبەسە بەغا شیعەکانی دارەیەکەن و شیعەکان دژی ئەمریکان بەڵام ئەمریکا هەر لەگەڵ بەغایە زیاتر لەوەی لەگەڵ کورد بێ زەخت لە کوردەکە بۆی لەگەڵ بەغا ڕێکەوێ بەڵام نەمبیستووە زەختی لە عێراق کرد بێ لە بەغا کرد بێ بۆی لەگە ئێمە ڕێکەوێ دەوریان زۆر باش نییە بەنسبەت ئێمەوە و دەوریی خراپیان هەیە بەڕێی من بەڵێ دەخولەکێکمان ماوە کاک دکتۆر زیاترمان دوود ناکەین سەبارەت بە ئەو کێشەی کە دۆلار دروست بووە ئێستا لە بینی عێراق و ئەمریکا خوێندنەوەت بۆ چێ پێ شتەکە سیاسیە و پرسی دۆلار ئەوەی کە دروست بۆ ئێستا دوجار هاوڵاتی باجەکەی دەدا کە شت گران دەبێت لە بازار وڵام مەسەلەی دۆلار دیارە هۆکارەکەی ڕەعەن زۆر دۆلار بە قاچاق نراوە بۆ دەرەوە هەندێکی بۆ ئێران هەندێکی بۆ حیزبوڵای لوبنان هەندێکی بۆ سووریا هەندێکی هەروە نێراوە شەر نییە بە بڵێ عەلاقەی بە سیاسەتەوە هەبێ خەڵق هەیە ئەو هەموو گەندەڵی شتا هەیە پارەیەکی زۆری عێراق چۆتە دەرەوە هەم بە دۆلار چۆت دەرەوە بەبێ ئەمە هەمووی تاسیری کردووە و بۆ بەهۆی ئەوەی کەوا یەکێ لە هۆکارەکانی بانکی فیدرالی ئەمریکا لەوێ مراقبەی دۆلارەکە بزانین دۆلارەکەی چی لێ دێکی ئەی باکێ ناهێنێ و لەبەرەوە ئەمریکا دژی ئەوەیە و بۆ بەهۆی ئەوەی مەسەلەن هەندێک عقوبە لەسەر ئەم مەسرف و ئەو مەسرف و ئەمانەدانێک کە لە عێراقا هەن تووشی عقوبەت بوون و دۆلارەکە گران بووە یەکەم بۆ لە بازار و گران بووە ئەوە هۆکاری سەرەکیە گەندەڵی شەیە کە دۆلار زۆرە چێتە دەرەوە هەندێک هەیە دۆلارڵێن دروستیەکە ناو ئەنا ئەمە هەمووی بەیەکەوە دەوری هەبووە و ئەمریکیەکان لایەن گرنگە کە پارە بەو شکڵە نەچێ بۆ ئێران و بۆ حیزبوڵا و بۆ ئەمانە و ئەمەیان بەڕوونی بە عێراق وتووە وەفتەکەی کە لە ئەمریکاشە ئەوی کە چوو فوارسێنوان پێیان وتون طبیعی لەو بارەیەوە لەبەرەوە بە قەنەعەتی من ئەمانە هەمووی هۆکار بوون بۆی دۆلار کەم بێتەوە و نرخی زیاد بێ و زۆر بەرز بووە ئەوەی حکوومەت کردی کە ئەڵێ بە 1300 دینار دۆزێ وەزعەکەی هێور کردەوە کەم بووە بەس هێشتا دۆلار نرخی بەرزە ئێمڕۆ 155 بووە کە لەگەڵ 132کە زۆری فەرقە لەبەرەوە بە ڕێی من ئەوەش عەلاقەی بە عەلاقەی ئەمریکا و عێراقەوە هەیە عەلاقەی بە عێراقی عێراق و ئێرانەوە هەیە طبعاً ئایا دۆلارە چێتە دەرێ ناچێت دەرێ ئەمانە هەمووی هۆکارێکن هۆکاری سیاسی زۆرە گەندەڵیش دەوری هەبووتیایە لەو بارەیەوە اینجا حکوومەت ئەگەر بیەوێ چارەسەری بکە دەبێ حسابی ئەمانە هەمووی بکە وابزانم هەوڵەدەن نازانم تا چه حەد دێتوانن چارەسەری بکەن و بێدەوارم بتوان چونکە گرنگە تاسیری لەسەر هەموو هاوڵاتیەک هەیە لەسەر نرخ هەیە لەسەر هەموو شتێک خاڵێکی زۆر گرنگە کە چارەسەری بکرێت بەڵێ کاکتۆر پرسێکی تر سەبارەت بە هەمواری دەستور خۆی سوودانی ڕایشکارێکی بڵێن دامەزراندووە یاسر یاسری سەبارەت بە وەکو ڕایشکاری بۆ هەمواری دەستور بازۆکێکە لە ئیتیفاقەکەشدا ئیتیفاقی هاوپەیمانی ئیدارەی دەوڵەت بۆ کورد باشە خراپە دەستور هەموار بکرێتەوە بەڕێی من بۆ کورد خراپە
طبعا وهەمیشە ویستویانە هەمواری بکەنەوە بەڵام کۆن کە وەختی ئێمە لە نووسی دەستورە بەشدار بووین بریار درا بەندێکە بێت لە دەستور کە دەستور بتوانێت هەموار بکرێتەوە بۆی هەندێک لە سونەکان وەکو حیزبی ئیسلامی ڕایان کێشن بۆی لە ئینتخابات دەنگ بدەن بەشدار بن مادەی 142 دەڵێ لە ماوەی 4 مانگە حەقە دەستور هەموار بکرێتەوە ئەوە بوو بە 20 ساڵ هێشتا نەکراوەتەوە چونکە بریار درا لوزنەکەی کە دروست کرا بۆی دەستور هەموار کرا وتیانە بێ بریارەکان بە کۆی دەنگ بێ هەموو لایەنەکان تەبەن هەموو لایەنەکان کە بێ موافق بێ ناکرێ مەسە ئێمە ئەو بەندانەی کە پەیوەندیان بە مافی کوردەوە هەیە قوڵ ناکەین هەموار بکرێتەوە سونە شتێکیان هەیە شیعە شتێکیان وەقەت ناکرێت ئەوە بەو شێوەیە ئەم جارەیان ئەوان ئیسرارەکەن هەڵێ هەموار بکرێتەوە یەکێ لە ئیسرارەکەیان ئەوەیە کەوا مافەکانی کورد کەم بکرێتەوە ئەمان ئەڵێن هەرێمی کوردستان مافی زۆرە زمانی ئەمریکیەکان و ئەوانە ئەمە UN و ئەم شتانە کە ڕاز نییە تەبعاً لەبەرەوە بێ کەم بکرێتەوە ئەمان تەبعاً بڕوان بە فیدرالی نییە ئێمە بڕوامان بە فیدرالیە ئەوان بە شێوەی تر تەماشای وەزعی 140 ئەواناکەن لەبەرەوە کە ئەیان نوێ هەموار بکرێتەوە ڕاستە بەعزێ بەندی دەستور هەیە ممکنە هەندێک کەلێن و بەعزێ شتی قانونی تابێ ئەوە هەموو کەسێ بێ موافق بێ هەموار بکرێتەوە بەڵام ئەوەی کە پەیوەندی مەمافی پێکاتەکانەوە هەیە بە تایبەتی پێکاتەی کوردی خۆمان ئەوان ئەیانەوێ ئەو مافانەی بۆ کوردستان چەسپاوە دەستور کەم بکرێتەوە ئێمەش تەبعاً معارضین لەسەرەوە موافق نین لەسەری لەبەرەوە ئەوەش کێشەیەکە هێشتا ماوە بێتە پێش بەڵام دێتە پێش و ئاسانیش نییە ئەگەر بیانەوە ئیسرار بکەن دەبێتە کێشەی ناکۆکی لە بینمان باڵە بەزۆکو سوودانی 100 ڕۆژ تێپەڕی و بەسەر کابینەکەی خوێنەوەت بۆی چییە پێ دوایە لەو 3 مانگە سەرکەوتووە چۆن لی دەڕوانی لە سوودانی وڵای من سوودانی وەکو شەخص من لە بەغا بووین هێناسین طبعاً سوودانی پیاوێکی پاکە یعنی ئەوەنی من هیچی خراپم لێ نەبیست و ڕێی گەندەڵ و شت و ئەمانە و لە وزارەتەکانی چەندین وزارەت ئیشی کردووە ئیشەکانی خراپ نەبووە لەبەرەوە من قەنەعەتم وایە ئەگەر بتوانێ دەیەوێ بەعزێشتی باش بکە بە قەنەعەتی من چاکترە لەو سەرۆک وەزیرانی تر کە دیومانن بەڵام ئایا ئەهێڵن بیکە خۆ ئەمە سوالەکەیە سوودانی 2 نائیبی هەیە لە پەرلەمان 2 نائیب با موافقیش من سوودی چییە نائیبەکانی کە کوتلەی فتحە و دەوڵەتی قانونە و کوتلەی ترە و کوردە و مستەقلە و سونەیە قەرار کە بدا ئەبێ هەمویان موافق من ئاسان نییە ئەمە لەبەرەوە بەڕێی من ئەگەر ڕێی لێ بگرن یان نەهێڵن ئیش بکە ئەوە شتێکە بەڵام ئەگەر مەجالی بدەن هەموو ئیشەکان بە کەیفی خۆی بکە پیاوێکی خراپ نییە ممکنە بتوانێت بەعزێشتی باش بکە بەڵام نازانم هێڵن بیکایان نا و ئایا سەرەکەوێت چەند دیار نییە لە عێراقا ئەمریکان نییە بە 100 ڕۆژ دەرکەوێ بە قەنەعەتی من ئەوە نەک گەندەڵی و کۆبوونەوەی کێشە زۆرە ممکنە 6 مانگ ساڵێکی بوێت تا بزانانی ئەوە چی پێکرێ یا چی پێ ناکە بە 100 ڕۆژ دەرناکەوێ لەبەرەوە بەڕێی من بێ ماوەی بدرێتێ بزان چۆنە و چۆن نییە و ئومێدەوارم بتوانێ هەندێک شت باشی بڕوا ئەو شتانەی لەگەڵ کوردی اتیفاقی کردو جێبەجێکە ئەوەی لەگەڵ سونەی اتیفاقی کردو بەعزێشتی گرنگی لەگەڵ سونەی اتیفاق کردووە جێبەجێ بکە پێشەکەوێ و سەرەکەوێ بەڵام ئەگەر ئەوانەی پێ نەکرێ و لەولا مەحکەمەی باڵا لەولا پەرلەمان و کوردلەکان کە نەهێڵن دەستی واڵا بێ ئەو شتێک کە ئەوێ بیکە معلوم سەر ناکەوێتەوە باڵێ ئەی چۆن لە سەدر دەڕوانی ماوەیەکە بێدەنگە خوێنەوەی بۆ چییە کاکتۆر سەدر وەڕا سەدر خۆی دائیمە مەتەڵ بووە خۆ کەس نازانێت چیەکە سەدر یعنی یەک شخصیشە خۆنی ئەڵێن کوتلەی سەدر یەک شەخص بریادا یعنی کەسی کە حەقی بریاری نییە هەرچی بڵێ ئەڵێن بەڵێ لەبەرەوە نازانین کەی ئەجوڵێ کەی یەتە پێش کەی ئەڕوا تا ئێستا بێدەنگە سەدر نازانین لە مێشکی خۆیان چی داناوە بەتەمای چییە بەتەمای چی نییە ئایا ڕازیە لەم حکوومەتە
چەند ئەدا بەم حکوومەتە بۆی بجۆڵێ پێشەوەی بجۆڵێ هەمووی دیاری نییە نازانی ممکنە پاش ماوەیەکی تر نازانم کەی ممکنە جوڵی دەست پێ بکە ئەویش ڕاستی نییە خۆی لە ئەساسە لە نە لە چوارچێوە نە لە حکوومەتەکە بەڕاستی بەڵام تا ئێستا بێدەنگە ممکنە تەماشای ئیشی حکوومەتەکە بکە بزانێت چۆنە و چۆن نییە بەڵام مشکلەی سەدرەوەی وەک کوتلە یەک شەخصە کوتلە نییە تا تێی بگەیل لە یەکێ بزانینە هەر لەو خۆی ئەویش بێدەنگ هەیە تا ئێستا هیچی نەوتووە نازانی نەتیجە چییە کاچی ناکە بەڵام ڕەنگە لە وەختێکە ممکنە بکەوێتە جم و جوڵەیەک ڕەخنەگرتن و ڕازی نەبوون و نازانین چۆنە بێ و کەیە بێ هێشتا ڕوون نییە بەڵام ئەگەر ببینێ ئەو حکوومەتە ئەو کارانەی کە ئەڕوا بەو شێوەیە نییە کە ئەو قەنەعەت بکا بڵێ وا بێ ممکن ئاویژەکەوێتە جۆڵە و کوتلەیەکی گەورەشە و خەڵقی زۆریشی بە دواوە بێ ئەوە ژەوێتە کێشەیەکی گەورە بۆ حکوومەتەکە بەڵێ با دواپرسیارم کاکتۆر دواپرسیارم لەسەر پشکێرێم کات خۆی کێوە لە بەغداد بوون ئەو لە سەدا حەڤدەیە چۆن دیاریکراوە بۆ پۆستەکانیش لە سەدا 20 بۆ کورد دیاری کرابوو لە سەدا 50 بۆ شیعەکان لە سەدا 25 بۆ سوننە 5 بۆ پێکاتەکان بەو شێوە بۆ ڕێکەوتنەکە وەختی خۆی کێمە لێ بووین تەبعاً دکتۆر ئەیاد عەلاوی بوو بە سەرۆک وەزیر ئەو وەختەی کە سەرۆک وەزیر بوو پەرلەمان نەبوو ئەوەڵ سەرۆک وەزیر لەبەرەوە خۆی سوڵتەی پەرلەمانیشی هەبوو یعنی دەسەڵاتی تەنفیزی و تەشریعی هەبوو دکتۆر ئەیاد عەلاوی و لەبەرەوە بریاریدا خۆی بریاریدا یعنی وە خۆی ئینسانێکی کراوەیە و شارەزایە لە مەسەلەی کورد و لە مەسەلەی عێراقیش تەبعاً بەوەی کە ئێمەش ئیتساڵمان لەگەڵ کرد هەمومان کە لە بەغا بووین تەبعاً موافقەتی کرد کە ڕاستە حسەی کورد ممکنە بە پێی نەفوس سەی سیانزە وایان داناوە سەی سیانزە بێ ئەگەر چی وا بزانم سەی چواردەشە چونکە بە پێی نووسین و ئێحسایاتی وزارەی پلاندانانی خۆیان سەی سیانزە پۆی نۆیە یعنی سەی چوار ئەلا کولێن ئەو سەی سیانزەکەی دانابوو سەی چواری خستە سەر خۆی بە قەراری خۆی سەی چواری خستە سەر چونکە وتی کوردستان ئەنفاری دیوە کیمیاوی دیوە چی خراپە دیوە وێرانگ بۆ چەند جار ئەوە بۆ تعویزی ئەو شتانە سەی چوارەکەیان خستە سەر سیانزەکە بوو بە حەڤە ئاوا دانرا ئەو حەڤەیە ئەیتر هەمیشە زۆر لایەن و کورد لە عێراقیەکان ڕازی نەبوون لەوە هەرڵێن زۆرە و چۆنە بێ وابێ و چۆندا هەر ویستویانە کەمیکەنەوە کردیشیانەوە کردیان بە 12.6 ئێستا نازانین ئەمژار لە میزانیا سەی چەندمان بۆ دانێن لەبەرەوە بە شکڵی حەڤە ئاوا هاتە پێش ئەو زمانی ئەیاد عەلاوی بوو بەڵێ بەڵێ وەکو پۆستەکانیش بە کورتی کاکتۆر سەدا 20 بۆ کوردان دابوو پۆستەکان نیسبەت دانرابوو طبعا نیسبەت عین نیسبەت یعنی وەکو نییە مەسەن تۆ نیسبەتی تۆ پێکاتی تۆ چەندە کورد چەندەوە چ بەو شێوەیە نیسبەتێ دانرابوو بەس من تەفسیلاتم نییە بەڕاستی چۆن بۆڕەوەی تۆڵی وابێ 50 و 20 و شتیوە هەندێک نیسبەت هەبوو بۆ نەنووسرابوو لە هیچ شوێنێ بەڵام وا دانرابوو کەوا بە پێی نیسبەتی نفوس ئەو پۆستانە حسابی بۆ بکرێت سوپاس دەکەم بەڕێز دکتۆر مەحموود عوسمان سیاسەتمەدار مادومان کردی سەلامەت بن سوپاس بۆ ئامادەبوونتان سوپاس بەوەی بینەرانی بەڕێز سوپاس بۆ هاوکارانە بەجێ کاکە سوپاس زۆر سوپاس